بەناوی خوای گەورە و میهرەبان. سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار. درود و سڵاو لە جانی پاکی پێغەمبەر و هاوڵان و شوێنکەوتوانی. پاشان سڵاو لە هەموو باوەڕدارێکی دڵتەنگ. سڵاو لە هەموو ئەوانەی گیرۆدە و گرفتارن. سڵاو لە هەموو باوەڕدارێکی نەخۆش و زیان لێکەوت و بریندار لە جێگایە. سڵاو لەو کەسەی کە خوددا بە تاقیکردنەوەیشی گەورە تاقی کردوێتەوە. سڵاو لەو کەسەی چاوی لە چاوەڕوانیدا سپی بووە. سڵاو لەو کەسەی کە دایک و باوشی لە دەزیاوە. سڵاو لەوانەی کەس و کاریان من کردووە. سڵاوت لێبێ باوکت بەجێی هێشتووی کە هەموو کات دەست یارمەتی بۆ درێژە کردی. سڵاوت لێبێ دایکت بەجێی هێشتووی کە جێی ئارامی و سۆزت بوو. سڵاو لەو کەسەی کوڕەگیان کچێکی وەفاتی کردووە. سڵاوتان لێبێت لە لای خودداوە بەقەت فرمێسکەکانی چاوتان بەقەت سۆز و هەناسە و نرکەتان خوددا پلەتان بەرز بکاتەوە و بارتان سووک بکە چارەی دڵشکاویتان بکە و پاداشتی گەورەتان باتەوە. وەڵڵا ئەزانم زۆر جار بەڵا قورسە مرۆڤ هیلاک و ماندووەکە، بەڵام جگە لە خوددا کێمان هەیە؟ جگە لە دەرگای خوددا چ دەرگایەکمان هەیە؟ شاعیرەگەڵێ ئەو کەسەی دڵت تەنگە دڵتەنگی کۆتایی دێ، گەشبین بە کە ڕزگارکەر تەنها خوددایە. زۆر جار خەم خاوەنیە بڕێ بێهیوان مەبە، تەنها خوددات بەسە و خوددا هیوایە. بە خوددا جگە لەو هیچ کەسمان نییە، خوددات بەسە لە هەموو کاتێکە. مژدە بۆ ئەوانەی خوددا تاقی کردوونەتەوە. من زۆر گەشبینم بۆ هەمووتان کە خوددا هەمووتانی خۆشەوێ. پێچە کەسێک بڵێ خوددا خۆشیەوێن، پەیوەندی خۆشەویستی چییە بە بەڵاوە؟ وەڵامی ئەم پرسیارە لە پێغەمبەرەوە ببیستە درودی خوای لەسەر بێ. ئەوە تا ئەفەرموێ ئەگەر خوددا گەلێکی خۆش بوێ تاقییان نەکاتەوە. وەڵڵا خۆشەویستی لە هەموو دنیا گەورەترە. بەڵێ خۆشەویستی خوددا بن بە من هەموو شتێکم لێ بسەنن. ئەم قسەی منتان بیر بکەوێتەوە ئەگەر بەڵایەکتان بەسەر ئاهات. خوا نەخواستە بیرتان بکەوێتەوە. مرۆڤەکان لە ڕوبەڕووبوونەوەی بەڵادا ئەبن بە چوار بەشەوە. بەڵێ هەروەکو وتم مرۆڤەکان لە ڕوبەڕووبوونەوەی بەڵاو ناخۆشیەکانە ئەبن بە چوار بەشەوە. جا هەر کەسێک ئازادە لە کام بەشەیانە بێ. مرۆڤەکان لە کاتی ڕوبەڕووبوونەوەی بەڵادا ئەبن بە چوار بەشەوە. جۆری یەکەمیان کەسی وا هەیە تووڕە ئەبێت کاتێ کە تووشی بەڵایەکە بێ کە ئەمە حرامە و پێی گوناهبارە بێ. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ خوددا ئەگەر کۆمەڵێکی خۆش بووە تاقییان نەکاتەوە. ئەگەر ڕازی بوویت خوددا لێت ڕازیە بێ و ئەگەر تووڕە بووی لێت تووڕە ئەبێ. زۆر مێڵێرەوە گلەیی و شکات مەکە لای خەڵکی. پیاوێک گلەیی لای ئەحنەفی کوڕی قەیس کرد لە تاو ئازاری دانی. کاتێ زۆری وتەوە ئەحنەف وتی چاوێکم 4 ساڵە کوێر بووە تا ئێستا بە کەسم نەوتووە. بیر بکەرەوە چاوێکت کوێر ببێ بۆ ماوەی 4 ساڵ بە کەس نەڵێ. و پیاوێک چۆ لای پیاو چاکێک گلەی لە حاڵی خۆی کرد لە ناخۆشی و فەقیری و نەخۆشی. پێیوت بەڵات لێ بدە، شکاتی خوددا لای منەکەی، شکاتی بەدەسەڵات لای بێدەسەڵاتەکەی. ئەو کەسەی گلەییەکە وەک ئەوە وایە گلەیی لە خوددا بکە. دوور بکەوەرەوە لە شکاتکردنی حاڵی خۆت. وتنی بە دەوروبەر جیاوازە لە شکات و گلەییکردن لە خوددا. ئەگەر مرۆڤ لە خۆی بدا و جلەکانی بدڕێنێ کە ئەمە لە تاوانە گەورەکانە. ئیبن مەسعود ئەفەرمێ هەر کەسێک تووشی ناڕەحەتیەک بوو جلەکانی بدڕێنێ وەکو ئەوە وایە ڕەمێک هەڵبگرێ و بیەوێ لەگەڵ خوددادا بجەنگێ. ئەمە مامەڵەی یەکەم بوو لەگەڵ خوای پەروەردگارە. حرامە و بە هیچ شێوەیەک دروست نییە ئاوابی لەگەڵ پەروەردگارە. کەواتە لەسەر خاوەن ناڕەحەتی پێویستە بچێتە ناو جۆری دووەمەوە لەوانەی مامەڵە لەگەڵ خواداکەن لە کاتی ناڕەحەتیدا. ئەوانیش مامەڵە ئەکەن بە ئارامگرتن لە کاتی تاقیکردنەوەدا، لە کاتی بەڵاو ناخۆشیدا. ئەگەر بڕیارت داوە لەوانە بیت ئەوا مژدەت لێبێ دەرگای چاکەکانت بەڕووداکرێتەوە. وەکو خوای گەورە فەرمێ پاداشتی ئارامگران بەبێ کێشانە. یەکێ لە زانایانە فەرمێ بەبێ کێشان واتە ناکرێتە سەرتەرازوو بەڵکو بێهاوتە پاداش دەکرێ. بە شێوەیەک ئەوانەی لە دنیادا بەڵایان بەسەر نەهاتووە ئاواتی پێخوازن لە قیامەتە. پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەفەرمێ خەڵکانی سەلامەت و بێبەڵا لە قیامەتە کاتێک ئەبینن پاداشتی خەڵکانی ناڕەحەت چەندە زۆرە ئاواتە خوازن کە پێستیان پارچە پارچە ببڕایە و پاداشتی ئەوانیان هەبوایە. ئەمە جگە لە لێخۆشبوون لە تاوان. بەڵام مەرجێک هەیە ئەویش ئارامگرتنە لەبەر خوددا نەک لەبەر ئەوەی ناچاری و چارەسەرێکی تر نییە ئەبێ ئارام بگری. نا بەڵکو لەبەر خوددا ئارام بگری. ئەزانم کە هەروە ئاسان نییە بەڵام ئارام بگرە. ئارامگرتن وەک ناوەکەی وایە
تامی تاڵە بەڵام ئاکامەکەی لە هەنگوین شیرنترە پلەیەکی باڵاتر هەیە چۆن ئاراممان گرت لەوەش باڵاتر هەیە بەڵێ مامەڵەیەک هەیە بەرامبەر بە خودا باڵاترە لە ئارامگرتن کە ئەویش ڕازیبوونە ڕازیبوون بەوەی بەسرت هاتووە ئارامگر هەندێک جار ڕقی لەوەیە کە بەسەری هاتووە بەڵام ئارامەگرێ بەڵام ئەمە هەستێکی ترە نەک ئارامەگرێ بەڵکو ڕازیە بەوەی خوددا بەسەری هێناوە زۆر بە قەناعەتەوە پێچە کەسێک بڵێ چۆن ڕازیە لە کاتێکدا ئازارە کێشێ چۆنە گونجێ ڕازی بوون و خەفەت و ئازار بەیەکەوە کۆ ببنەوە بەڵێ گونجێ نەتبینیوە نەخۆش دەرمانێکی تاڵە کڕێ و ئەیخوا و ڕازیە پێی لەگەڵ ئەوەی تاڵە ئازاری هەیە و پارێکی زۆری ژەی کڕێ کەچی ڕازیە بە خواردنەکەی تۆش لە بەڵادا ئاوەها بە ئەگەر ڕازی بووی لە پەروەردگارت سپاس بۆ خوددا مژدەت لێبێ خودداش لێت ڕازیە پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەفەرموێ هەرکەس ڕازی بێ خوددا لێ ڕازیە ئەمە جۆری سێم بوو لە مامەڵە لە نێوان تۆ و خوددادا ئەگەر ئەتەوێت زیاتر مامەڵەت جوان بێ لەگەڵ خوادا ئەگونجێ زیاتر بەڵێ زیاتر لەمەش ناتەوێت تۆ لە باڵاترین ئازدابیت لە مامەڵەکردن لەگەڵ خوادا لە کاتی بەڵادا باشترین جۆر لە مامەڵە لە کاتی بەڵادا جۆری چوارەمە ئەویش ئەوەیە کاتێک کە تووشی بەڵایەک بوو سپاسی خواکە و دڵی خۆشە بێت بە بەڵاکە هیچ کات ناشکری دەرنابڕێ بەڵێ سپاس و ستایشی خوای گەورە ئەکا لەسەر هەموو ناخۆشیەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ئەفەرموێ کەسانێک هەن دڵیان خۆشە بێت بە بەڵا زیاتر لە یەکێک لە ئێوە کاتێک کە پێی ئەبەخشرێ کەم کەس هەیە بگاتام ئاستا دڵخۆشە بێت بەڵێ زیرەکە ئەزانێت چاکەکانی زیاکە بۆیە دڵخۆشە بێ و ئەزانێت کە خوددا لە تاوانەکانی خۆشە بێ دڵخۆشە بێ ئەزانێت کە ئەمە لە قەدەری بەسۆسترین کەس بۆ لەگەڵی ئەزانێت ئەوەی خوددا بۆی داناوە باشترینە دڵخۆشە بێت نازانم چۆن بەڵام بەم کارە خێرە دڵخۆشە بێت ئەبینن ئەم کەسانە بەڵایان لەسەرشان سوکترە لە کەسانی تر شتێکی توش بووە کە کەس تووشی نەبووە کەچی دڵخۆشە بێ کەسێک ئەژێڕێتەوە ئەڵێ ڕۆژێک پیاوچاکێکم بینی برینێک بە پەنجەیەوە بوو پێم وت قسە ناکەیت ئازاری نییە سەرسام بووم پێی برینێکی پێوەیە و باسی ناکات ئەڵێ پێی وتم ئەگەر لە دەم و چاو مابووایە ئەگەر لە زمان مابووایە ئەگەر لە چاو مابووایە ئەوەنەی پێوتم ئەگەر لێوەم بەهاتایە تاوام لێ هات تێبگەم ئەم برینە گەورەترین نیعمەتە لە لای چونکە لەلایەن خودداوە بۆی هاتووە ئەم سوپاسگوزاریە باڵاترین قۆناغە ئەوەی لێرەدا باسمان کرد چوار مامەڵە بوو لەگەڵ خوادا کاتێ تووشی ناڕەحەتیە بی تۆ ئازادی کامیان هەڵەبژێری بەرامبەر پەروەردگارێ ئەو چوارەش یان مامەڵەکردن بە تووڕەبوون یان مامەڵەکردن بە ئارامگرتن یان مامەڵەکردن بە ڕازیبوون یان مامەڵەکردن لە باڵاترین ئازدا بە سوپاسکردنی خوددا داوا لە خوددا ئەکەم بەڵا لەسەر هەموو مسلمانان هەڵگرێ و داوا لە خوددا ئەکەم لە ئێمە و ئێوەش خۆش بێ و بەڵاکان کاتە مایی بەرزکردنەوەی چاکەکانمان و لێ خۆشببوونی تاوانەکانمان و ڕازیبوونی خودای زەوی و ئاسمانەکان سوپاس و ستایش بۆ خودای گەورە و میهرەبان